بسم الله الرحمن الرحيم وبه نستعين الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە زنجیرەی 21 لە بابەتی پەیڕە و پرۆگرامی خۆشەویستمان نوری چاومان محمد المصطفى صلى الله عليه وسلم لە پەروەردەکردنی منداڵ. لە زنجیرەی پێشوو باسی پەروەردەکردنی منداڵمان کرد لەسەر بەندایەتیەکان، لەسەر پەرستشەکان، لەسەر ئەوەی منداڵ کۆ عیبادەتی خوا بکە، پەروەردەی بکەیت بە پەروەردەیەکی جوان، عیبادەتەکانی خوای گەورەیان لەکرد خۆشەویست بی، عیبادەتەکانی خوای گەورە بۆ شەوێ بکەن کە پێیان وابی حەقی خوایە لەسەریان، پێیان وابی ئەو بەو عیبادەتانە ژیانیان خۆش دەبیتن. ئەو خاڵە زۆر میمە. لێ ئێمە لە دوو زنجیرەی پێشی باسی بابەتی عەقیدەمان کرد. یعنی ئینسان کە ئەو منداڵی پەروەردە دەکەی لەسەر ئەوەی گەورەی خوا، ناز و نیعمەتەکانی خوا، هەموو نیعمەتەکی خوا پێویستی بەوەیە ئینسان شکری نیعمەتی خوای لەسەر بکە. لێ ئێمە کاتێک کە دەڵێین الحەمد لله رب العالمین، حەمد و شکر و سوپاس بۆ ئەو خودایی کەوا رب العالمینە. کەلیمەی رب یعنی الخالق، ئەو خودای خالقی تووە، گەورەترین نیعمەتی لەگە کردووی کە ئەتوی خەڵق کردیان. خەڵقکردنەکی تایبەتمەند خوای گەورە بەدەستی پیرۆزی خۆی ئەتوی خەڵق کردیان. خوای گەورە ڕێزی لە تو نایە. خوای گەورە وای کرد مەلائیکەتانی ئاسمان هەموویان سەجدە لۆ تو ببەن. خوای گەورە فێری هەموو شتێکی کردی، هەمووی خەسائیس و تایبەتمەندی خاسە لە بۆ تۆی مرۆڤ. لێیە کوڕەکەم، بابەکەم، هەوە نیعمەتەکانی خوایە. ئەوجا خوای گەورە خاوەنی نیعمەتە. کەلیمەی ڕەب بە معنەی خالیق دێ، بە معنەی منعیم دێ. خوای گەورە خاوەنی نیعمەتی خۆیتی، چاکەکارە لەگەرت. توخوا ئەگە کەسێک چاکە لەگە بکە ناوی سوپاسی بکەیت. لێیە ڕۆڵە گیان خوای گەورە، ئەو خوای کەوا ئەتوو دەیناسی، ئەو خوای کەوا خاوەنی هەزارەها هەزار نیعمەتە، دەبی شکر و سوپاسی بکەیت. بە چۆن سوپاسی خوای گەورە بکەیت؟ بەوەی کەوا عیبادەتی خوای گەورە بکەیت سوبحانەه وتەعالا. لێ ئەگە منداڵێک پەروەردە کرا لەسەر ناسینی خوا کە خوای گەورە رب العالمینە، خاوەنی هەموو نیعمەتەکە، ئەو خودای خاوەنی نیعمەتە دەبی سوپاسی بکرێت. سوپاسکردنی خوای گەورە ئەوەیە کە ئێمە باوەڕمان بەوەی هەبی هەر تەنها زاتی حەق، زاتی خوا شایستەی پەرستنە. ئەوە دەبی لە منداڵەکەت بگەیت. ئەوجا دەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، دەبێ عیبادەت بەس تەنها لە خوای گەورە بی. ئینجا وردە وردە لەگەر گەورە بوونی تەمەنی منداڵەکە لێی ڕادەینی، فێری دەکەی ڕۆڵە گیان. ئەو خوای کەوا ئێمە ناسیتمان، حەقی لەسەرمانە، داوامان لێ دەکە ئەمە ئەو عیبادەتانە بکەین. هەر عیبادەتێک چەندین سوود و قازانجی هەیە. لۆ نمونە نوێژ، وەکو لە زنجیرەی پێشوو باسمان کرد. دەزانی نوێژ ئیسیفادە چی هەیە؟ کاتێک کە دەزوێژێک دەشۆی بەس بینە بەرچاوت کەسێک، یعنی ئەو منداڵە چاوگەشانە بینە بەرچاوی خۆیان، کاتێک لە تۆپانەیە هیلاکە هەموو قەلبی ئارەقەیە دێتن هەندێک ئاو بدەم و چاوی خۆی دادەکە، دەستی خۆی دەشوا، پێ قاچ و قولی خۆی جوان دەشوا، چەند هەز بە ئیستعاد دەکە. ئەدیەگە دەزوێشی بشوە خۆ زۆر جاریوە دەم و چاوی دەشوا، دەستی دەشوا، بەڵام ئەگە دەزوێژەکەی بشوە زۆر بە چاکتر پاک دەبتەوە. هەندێک شوێنی دەشوا کە زۆر زۆر پێویستە. لۆ نمونە دەم و چاوی دەشوا زۆر جوان، جارەگرا سێ جار، ئەوە هەرچی ئارەقەی دەم و چاوە لە کۆری بۆوە. دەستی دەشوا هەتا هەنیشتی جوان بزانە، ئەوجە دەستی چەپەی بە هەمان شێوە مەسحی سەری جوان دەکات، هەرچی ئارەقەی بە پرچی وەنووسایە نامینێتەوە، دەبینی چەند جوانە. ئەوە لە ڕۆکەوە، ئەوە ئیسیفادەی نوێژەیە. ئەوجا قاچی خۆی دەشوا جوان، دەبی پەنجەی کەلەنی پەنجەکان زۆر بە جوانی ئەوە دەستی تێوەردا و بیشوە کەلەنی پەنجەی دەستەکانی. چ خاوین بوونەوەکە، چەند میهمە ئەو نوێژە. ئەوجا کە ئەو نوێژە ئەو دەستنوێژ شورا چەند ئیساحات بە ئیسعاد دەکە. واللهی ئەمن هەموو جارێ دەرێم بەس ئەگەر نیعمەتی دەستنوێژ خوا محاسەبەمان لەسەر بکە لە بنی دەرناتی. زانین چ نیعمەتەکە و دەستنوێژە، چ ئیسراعەتەکە، چ خۆشیەکە. ئینسانێک زۆر هیلاک و ماندیە، هەموو قەلبی ئارەقەیە، کە دەستنوێژەکەی شوشت سوبحان الله یەک سترە ئاوی گەرم
یەکسترە ئاوی سارد بە ڕژوەکی دابکەی و دادەمرچێتەوە ئاوە ئینسان ئیسراعەت دەکە لە ناو دڵ و دەرونیدا ئەوە نیعمەتی ئەو دەستنوێژەیە ئەو جە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک کە دەستنوێژی شۆشت هەر قەترە ئاوەک لە دەموچاوی کە دێتە خوارێ خوای گەورە دەیکاتە کەفارەتی هەموو گوناحی ئەو دەموچاوی کە کردیتی بە چاوی بە زوبانی بە هەر شوێنێکی کە گوناحی کردبی لی دێتە خوارێ لەگە تک تک تونۆکی هاتە خوارێ و قەتری ئاوەکان کاتێک کە دەستی شوشت قۆری ئەو ئاوەی لێرە دەچێتەوە هەموو دەبتە کەفارەت و ڕەشبوونەوەی گوناحی ئەو دەستە ئەو دەستەی بە هەمان شێوە مەسڵی سەری بە هەمان شێوە قاچ و قولی بە هەمان شێوە بزانە ڕۆژێ ئەگە تو چار پێنجە دەزوی دەشۆی خاوین بوونەوەی تووە ئەیندە نوێژەکەت ئەو نوێژە کە دەیکەی کەسایەتی تووە یعنی بزانە تەمەشا بکە کاتێک کە ئینسان نوێژێک دەکا هەموو ئەندامەکانی لەشی دەکەوتە حەرەکە سوبحان الله دەستی بەرز دەکاتەوە دەستی دەگری ئەو نەوەگرتنا بزانە ئەوجە کە دەستە ڕوکوع زەختێک لەو چۆکەی دەکا ئەوجە هەنیشی ڕاز دەکا ڕەنگە بە حەیاتی ئەو هەنیشکە ئەوها ڕاز نەبووە ڕیاضەی سەباحی هەیە ئێستا ئەوەی سویدی و ئەوانە دەستی در ڕاستکە و دەست برنکە و ئەوە لەو نوێژەی داهاتوو دەیبینی دەچێ سەزدا ئەو هەموو ئەندامانەی لەشی تو دەکەوتە حەرەکە چەند مهمە دەچێ نوێژی جەماعەت زانایان دەڵێن کاتێک کە ئینسان یەک هەنگاو دەنێ یەک هەنگاو یەک شەقاو دەفەرمێ 200 ماسوولکە حەرەکەی دەکا سوبحان الله دەستت دەجوولێنی قاتت دەجوولێنی سەر و مرت هەمووی دەکە حەرەکەی دەکا یەک هەنگاو ئەوجە بە هەر هەنگاوێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک کە هەنگاوەکی هەڵدەنێ لە بۆن بزگەفتێ ئەوە خوای گەورە گوناحەشی لەسەر ڕەش دەکاتەوە کە دایدەنێ دەفەرمێ خێرەی لە بۆ دەنووسی کە بەرزی دەکاتەوە کە پێ قاچەکەی دانا دەفرین گوناحەشی لەسەر ڕەش دەکاتەوە بزانە چەند مهمە چەند نیعمەتێکی گەورەیە لۆیە بەڕێزان ئەو عیبادەتانە ئەوەندە نیعمەتە ئەوەندە نیعمەتێکی گەورەی خوای گەورەی لە بۆ ئێمەی دانایە یعنی ئینسان تەندروست دەکاتن ئەتو کە نوێژێ دەکەی سوود و قازانجەکەی بۆ خۆتە دەبی ئاوا دایک و باوک منداڵەکەی پەروەردە بکە ئینجا زنجیرەی ئەو ڕووباسی عیبادەتی و ڕۆژوو دەکەی چۆن منداڵەکانمان ڕابهێنین لەسەر بەڕۆژی بوون بەڕۆژی بوون عیبادەتێکی خوای گەورەیە خوای گەورە یەک مانجی تایبەت کردووە بە عیبادەتی ڕۆژوو کە مانجی ڕەمەزانە لە مانجی ڕەمەزان سبحان الله مەڕاسیمێکی زۆر گەورە هەیە گەورە و گچکە ژن و پیاو هەرچی خەڵک هەیە سبحان الله گۆڕانێک بەسە ژیانی دادێ خۆشیەکی دەرونی تاموچێژێکی لەزەتێکی ڕوحی لە ئینسانەکە هەستپێکە لە مانجی ڕەمەزان تەمەشا دەکەی شیرازەی ژیانی هەموو خەڵک دەگۆڕێ تاکەکان عائیلە و خێزانەکان مجتەمع بە تێگڕایی لۆیە لە ڕۆژانی ئاسایی سێ جەم خەڵک دەی خوارد بەیانیان سەعات 7-8 نانێک دەخورا نیوەڕۆ خەڵک هەمووی کۆ دەبتەوە لەسەر سفرە ئێوارەکەی جاروەیە دوای مەغریب جاروەیە پاش عیشا خەڵک نانی دەخوارد بەڵام لە مانجی ڕەمەزان وانییە هەمووی تێک دەچی ئەوە خوای گەورە ئەو عادەت و تەقالیدانە بە ئەمر و فەرمانی خوا نامینێ نان خواردی سبەینە نامینێ نیوەڕۆ نامینێ حەدەمینێتەوە هەتا ئێوارێ هەمووی لەسەر یەک سفرە دادەنیشن لە یەک کاتی دیاری کراو لە یەک چرکە کە گوتی الله ئەکبەر ئین نوێژی مەغریبێ یەکەوسەر هەمووی چەندن کە قەسپەچی دەخوا و ئاوەچی دەخواتەوە ئەو لێزەتە ڕوحیە زۆر مهمە لێ داک و باب دەبی بزانی کوڕی خۆم و مانجی ڕەمەزانات یاڵە با بەرنامەچی دابنی یاڵە دەی بزانین با بە ڕۆژی بووین ئەو منداڵانی بچووکن تەمەنیا 6 ساڵە 7 ساڵە 5 ساڵە حەز دەکە بە ڕۆژی بی دەرەدایە بابە ئەمیش بە ڕۆژ دەم ڕێگریان لێ مەکە داک و باپیر و باپیرانی ئێمە منداڵیان چەند جوان پەروەردە کردووە چیان دەکرد منداڵەکەیان بە ڕۆژی دێ بۆتە دیوەڕۆیە دەی کوڕم دەیگو قەیناکە ئێستا ئەتوو ئەوە نیو ڕۆژت گرت دەیگو ئێستا نانت لەو ئازر دەکەم ئەو ڕۆنانەکەی ڕۆژەکەی بشێنە تاو ئەوە نیو ڕۆژت گرت لە ڕۆژی دوایی نانی دەدا منداڵەکە تا نیوەڕۆ دەیگو لە نیوڕانێ تا ئێوارە هیچ مەخۆقەیدا ونیە لۆت گرێ دەدەم ئێگرەدان قۆ نییە ئەوە پەروەردەکردنی ئەو منداڵی یان توانای تو ڕۆڵە گیان
دەزانم توانات نییە لە سبەینێ هەتا ئێوارە هیچ دەخۆی بەڵام وەرە قەی ناکە بەو شێوێ هەتا لێ ڕادێ تا گەورە دەبی هەتا شنگ و تااقەت پەیدا دەکەی بەو شێوەیە لێ منداڵ کە لە تەمەنی گچکەی بەو نوع لێ ڕادێنی پێی دەڵێ دەی قەی ناکە سەعاتەگەت و بە ڕۆژی بە ماوەی کورت لەگەری دادەێ ئینجا ئەو منداڵە کە تەمەنی گەورە بوو بووە 10 ساڵ 12 ساڵ 8 ساڵ حەزیەکە بە ڕۆژی بی چی لێ بکە ڕێگری لێ مەکە ڕێ کوڕی خۆم ڕۆژێک پێ بێت ڕۆژێک پێمە بە یان منداڵ لەگە منداڵ جیاوازە هەندێک منداڵ هەیە بنیەی زۆر پتەوە زۆر بەقوەتە ڕەنگە بتوانی بە ڕۆژی تەسی بەڵام منداڵ هەیە بنیەی زەعیفە لاوازە زەعیفۆکەیە تەحمل ناکە لێ ئەو منداڵە دەبرێ بابەجیان ڕۆژێک پێ بە 2 ڕۆژ پێمە بە یان هەفتەی مەسەن دووشەم و پێشەمان پێ بە پێشەم و جومعان پێ بکە ناچێ مەکتەبێ جومعە و شەمووی پێ بکە مەکتەب نییە مەسەلەن کە ئێستا کاتی قوتابخانە ڕەنگە لە مانجی ڕەمەزان دابی کەواتە لێیە بەڕێزان و خۆشەویستان ئەها منداڵەکەت ئەوها پەروەردە دەکەی منیا کوڕەکەت ئیمتیحانی هەیە ڕۆڵە ژیان بە ڕۆژی بە حتا ئەو وەختی توانات هەیە ئەگە سەرت سوورە ئەگە بێ تااقەت بووی ئەگە چاوت ڕێشکە و پێشکەی کرد هەندێک قلە خورما لەگە خۆت ببە لە ناو شتێکی بکە لە ناو جانتایەکەت بکە ئەگە زانیت قەلبت تێکچوو تەحملت نەما بشتێنە بەڵام هەتا پێت دەکرێت پێ بە لە بۆ ئەوانەی تەمەنیان لە 15 ساڵ بەسەرەوەیە لێ بەڕێزان بە ڕۆژی بوون دەبی بەو شێوەیە منداڵەکان لێ ڕابهێنرێن عبدوڵای کوڕی ئیمامی عومەر دەفەرمێ جێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو للصائم دعوة عند إفطاره دعوة مستجابة هەموو ڕۆژوەوانێک یەک دوعای هەیە لە کاتی ئیفتارکردنەوە ئەو دوعای ڕەتبوونەوەی نییە سبحان الله یعنی هەموو ئینسانێک 30 ڕۆژی ڕەمەزان 30 دوعای لە بۆ هەیە ڕەتبوونەوەی نییە ئەگە 29 ڕەمەزان 29 دوعای هەیە لێ عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر دەفەرمێ کاتێک کە فتارم دەکردەوە ماڵ و منداڵەکانم هەموو خڕ دەکردەوە لەسەر سفرە یەڵە دەمگۆ دوعام دەکرد و ئەوانی ئامینیان دەکرد دەمگۆ دەی دوعای بکەن ئێستا وەختی دوعایە وەختی عیبادەتە ئینجا لە مانجی ڕەمەزان منداڵەکانت لەگە خود ببە لە بۆ نوێژی تەڕاویح لە بۆ نوێژی جەماعەتەکان منداڵ ئاتەن لە مانجی ڕەمەزان گەرم و گوڕێکی پێوە دیارە مامۆستای مزگەوت دایک و باوک دەبی ئەو منداڵە ساد نەکەنەوە لە هەندێک مزگەوت بەس ڕاو ڕوتە بەس ڕاونانە ئەو منداری ڕاو دەرێ ئەوی ڕاو ئیکورە کاکە منداڵەکە دێدا بنجێ سفرەکە دوو قلە قەسپی دەخوا خورمایەکی دەخوا پاقلاوەکی دەخوا ئێستا گەورەکان هەمووی لە بە سوکەری و زەخر خۆ ناوێرن ئەو شتانە بخۆن ئێدە بە ئەوان بخۆن یان چی تێدایە بەشی هەمووان دەکە بەخوای ئەو منداڵە دەستی بەسەدابی با بێ پەروەردەبی دایک و باوکە بە خۆی بینی منداڵەکەی لە تەنیشتە خۆی دابنێن بەڵام یەک شتێ عەز دەکەم ئاماژەیە بکەم هەندێک منداڵ هەیە ڕەنگە زۆر گچکەیە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە ئەو منداڵە چاکە و خراپەی خۆی نازانی منداڵی ڕەنگە ناو مزگەفتێ دوو لە ڕووی ئێوەی بەڕێز میزی بکە لێ ئەو منداڵانە بەڕاستی نەهێندرێن باشە بەڵام منداڵ کە چاکە و خراپەی خۆی زانی پیسی و پاکژی زانی قەینا با بهێندرێتە مزگەوت هەتاکو خۆشەویستی مزگەفتی لەکن مزگەفتی لەلا خۆشەویست بیتن یەکێشتر لەو عیبادەتانی کە منداڵی لەسەر ڕابهێندرێ ئەیش بریتێ لە چی حەج و عومرە یعنی منداڵ ئەگەر حەجی کرد یان مەسەلەن زۆر جاروی عومرە لۆ منداڵ ئەوە گەشتێکی ڕوحیە بەڕاستی منداڵی لەسەر پەروەردە بکرێ شتێکی زۆر چاکە ڕەنگە لە مەسەلەن عورف و عادەتی منطقەی ئێمە نەکرێ منداڵ حەجی بکە لۆ لەبەرەوەی حەج بە خۆت زانیوا لەو گەورەکان نابێ ئەو منداڵەکان بەڵام ڕەنگە ئێستا الحەمدولله ئاسانکاریەکی زۆر چاک کراوە لە بۆ عومرە خەڵک بە سەیارەی خۆی لە ناو ماڵی خۆی بەخۆی خێزانی کوڕی کچی هەر هەمیان بەیەکەوە گەشتێکی دەکەن ئەوجە بە سەیارەی خۆیتی بە پاسە ئەوەی ئیمکانیەتی باشی دەتوانی بە تەیارەی منداڵەکانی ببە ئەوە گەشتێکی زۆر ڕۆحیە لۆ ئەو منداڵە وابەستەی دەکەی بە ماڵی خوا شتێکی زۆر گرنگە تەشجیع لە ئەو منداڵە ئەگەر منداڵەکە عمری گچکەشە 4 ساڵە 5 ساڵە بەڵام فکری منداڵی زۆر تیژە قەت لە بیری ناچی قەت لە بیری ناچیتن بەردەوام دەبێتە زکرایاتێکی زۆر خۆش کاتێکە هەرب لە منداڵیەوە
كعبەی دەبینی هەر لە منداڵیەوە ئەو شوێنە پیرۆزانە دەبینی دەستە خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو تەشجیعەتی زۆر زۆر چاکە لە بۆ منداڵ کە منداڵ ببردرێ لە بۆ ئەو شوێنە پیرۆزانە مەسەلەن لۆ نمونە منداڵەکەی دەبێ ناو بەیتێ کوڕم ئەو کعبێ ئەمە ڕوو لەو کعبەیە دەکەین ئەوە پێی دەوترێت کعبە ئەوە قیبلەی موسڵمانانە هەموو خەڵکی دنیا ڕوو لەو شوێنە دەکەن تەواف ئەو سوڕانەوێ ئەو لە بە گەورە دانانی ئەو شوێنەیە کە شوێنێکی زۆر پیرۆزە کە خوای گەورە لە بۆ ئێمەی دانایە سعی بینی سەفا و مەروە لە چیەوە دروست بووە گەورەی هاجەر گەورەی منداڵی گچکە کە ئیسماعیل منداڵەکی شیرەخۆرە بۆ خوای گەورە ئەو ئاوی زمزمەی لە بەخاتری ئەوەی هەڵقوڵاندووە یەک بێک دروشمەکانیان لۆ ڕۆنکەوە کە دەچێت شاری مەدینەی پیرۆز باسی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم باسی بەقیع باسی مزگەوتی قوبا باسی ئوحد و ئەو جەنگەی لەوێ ڕووی داوە شوێنی بەدر ئەگەر گونجا خەڵک بچی ئەو شوێنانە بەڕاستی شوێنی زۆر گرنگن خەڵک بچی خاڵیشتر کە زۆر زۆر میمە لە مەسائیلە عیبادەتیەکان چییە زەکات منداڵی گچکە لێ ڕابهێندرێ مەسەلەن لۆ نمونە منداڵەکەی پارەی هەیە بابی مردیە پارەی لە پاشبەتیمایە دایک و باوک ئەگەر منداڵەکەیان پارەی هەبوو زۆر جاری منداڵەکە ئیشێرەکە پارەشی چاچی بە قسمت دەبیتن وەنیا یان کەسێکە منداڵێکی بەخێو دەکا دەبی لێ ڕابهێندرێن کەوا زەکاتی ماڵی خوا بدەن عەمری کوڕی شوعەیب لە باوکی ئەوی لە باپیری دەجێڕتەوە دەفەرمی ئافرەتێک چووە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچەکی لەگەر بوو کچەکەی دوو بازنی زۆر ئەستوری زێڕی لە دەستی بوو کچی ئەو ئافرەتەی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم زەکاتی ئەو بازنە زێڕەت دایە وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا پێغەمبەر فەرمووی ئەیەسوڕکی أن يصورك الله بهما يوم القيامة سوارين من نار پێت خۆشە خوای گەورە ئەو دوو بازنا بکاتە دوو بازنی ئاگرینی لە ڕۆژی قیامەتی ناوتان نەمێ لە دەستی کچەکەت بی فخلعهما دەفەرمی کەوسەر بازنەکەی لە دەستی منداڵەکەی کردەوە فألقتهما إلى النبي خستیە بەردەبی پێغەمبەری خوا فەرمی ئەی پێغەمبەری خوا چی لێ دەکەی لێ بکە ئینجا ئەوە دامە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە منداڵ دەبی لێ ڕابهێنرێت مەسەلەن لۆ نمونە لە مانجی ڕەمەزان سەرفترە هەیە منداڵەکەت کوڕەکەت کچە کوڕم کچم ئەوە ئیگۆ سەرفترەی گۆ دەدەم بەو شێوەیە ئەو سەرفترەی بدەیتیا لە هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار بەو شێوەیە تەشجیعی منداڵ بکرێ لەسەر عیبادەتەکان وە بە تایبەت قورئان خوێندن بەڕاستی منداڵ هەر ئەوە نییە کە فێری قورئانەکە بوو قورئانەکەی پێک داداتەوە و تاو نە دەبی لێ ڕابینی مامۆستای قورئان خوێن دایک و باوک ڕۆژانە برێ ڕۆ لە گیان ئەگەر هیچ دەبی لاپەڕەکی قورئان بخینە کورد ئەگەر هەر هیچت پێ نەکرا بەس قورئانەکەی لێکەوە سەیریکە و داینەوە چکە تەمەشاکردی قورئانیش هەر عیبادەتە بەدا نەبڕێرە قورئان هەمیشە و بەردەوام ڕۆژانە ویردەکی هەبی بەشەکی هەبی لە قورئان لەو سەل و ئەو سەر بیخینتەوە عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی منداڵی لەسەر پەروەردە بکرێ دەپاڕینەوە لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە ڕەحم بە حاڵمان بکە خوای گەورە بە ئیخلاسەوە ئەوەی وتمان و دەیکەی لێمان قبول بکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين